ناوێتە خەمە کۆڵانێ هێنێکوان و دڵگەشە و بێخواست بێژیر و کێنێتێ زارۆکتیا خوێ بە شەرتیە بسەر ڕوویێوی کەن هەیە دڵشادی چ قەسلێتیە بەختیاری خۆش لێتەیە کێف و شاهی هەردەم پێرە ژیان زۆرە لێ ئەو ناکێنا دناو باشێر دێدگەری هەر کەس ماتەش گێفاوی خەمگینیا خۆ بەدشێرە بسەر ڕوویێوی کەن هەیە دڵشادی چ قەسلێتیە بەختیاری خۆش لێتەیە بناوێشێ دەژیت کەنە ژیان زۆرە لێ ئەو ناکەنا دناو باژێر دەدگەری هەر کەس ماتەشی کێفاوی خەمگینیا خۆ بەدشێرە بسەر ڕوویێوی کەن هەیە دڵشادی چ قەسلێتەیە بەختیاری خۆش لێت